والله بخير به. يا يونس شوني باشكال جيلان وصل شلون برا. وصلت كوبدا باشي. والله باش دنقم دي طواوا كشينيا. والله دنك تشاشينيا دنجي من شجر أو بيتن تشاشينا بيتن أبو باشا. هیچ عیبی نییە. كوبدا خێر بێکا گێلان زۆر زۆر سپاس بۆ کاتێکە تەرخان کرد لەگەڵمان بێ بۆ ئەم لایڤە. طبعا خوشحال من بدا. ئەمێکە ساڵانێکە دەناسم یعنی لە نازانم لە 2010 لەو کاتەوە عین زیاتر دە ساڵ دەبێ یەکتر دەناسین هەموو کاتێش هەر بە کامیرا و ئیتر پێم خۆش بێم شەودانیشم پێکەوە قسەیەک بکەین. خوشحالي خوشحالتر. سەلامەت باشە. نازانم چاوەڕێ بکەن هەندێ برادران بێنەوانە یا بخۆمان دەست پێ بکەن کا گێلان چۆن پێ باشە تۆ. كنت باشا وادكين أجر دستش بيبكين استاكا والوكوا ولا لايفين شاشنا بدوات ما بوستي دكين هو زۆر بكذا منيت كما شايفه. زۆر باشە گێلانگەن دنا دەست پێ دەکەین تر برادران ئەوانەی ئێستا ئۆنلاین بن ئەوە گفتوگۆکەمان دەبین لەوانەیە کە ئۆنلاینیش نەبین تر وردە وردە دواتر لەوانەیە ئینشاڵڵا تۆ سەیوی دەکەی من سەیوی دەکەم دای دەنێن ببینن. گێلانگەن وەکو باسم کرد دەمێکە من تۆ دەناسم یعنی بەلایانی کەم پێم وایە 2010 لەو کاتانەوە 2011 پێم وایە دەناسم هەموو کاتیش کامیرات پێ بووە. ئەو کاتە پێم وایە زیاتریشی سروشت دەکرد ئەگە هەڵە بۆم باس کە چۆن بوو هەر لە کێوە کامیرات پێ چۆن بوویتە فۆتۆگرافر چۆن دەستت پێ کرد چۆن گەیشتە فۆتۆژۆرنالیست. هي يونس یەک لە حەزەکانی منداڵیم بوو کەوا بەڕاستی لە 93 و 94 ئەوانەوە یەک لەو ئاواتانم ئەوە بوو ئەگەر ئەو کات لە بۆم بڕەخسابایەت تەمەنم گونجاوبایە یان کەسێکەکە زیاتر سەپۆرتی بکردامە ئەو شێکە هەڵم دەبژار بێگومان فۆتۆگرافی بوو بەس عمرم گچکە بوو کەسش نەبوو هاوکاریم بکاتن ئەو حەزم هەر هەبوو کەوا چونکە بەڕاستی ینی ئەو کات هەستم بەبەر پرسیارەتی دەکرد زۆر ودا و ڕووی دەدا کەس نەبوو بیگواستەوە کەس نەبوو تۆماری بکاتن ینی نازانم ئەوە دەبی لەوانە بپرسین کە ئەو کات لە گۆڕەپانەکە بوون ئەوان هۆکارەکەی بزان لەبەر چی وا بووە تۆ نەیانتوانێت تۆماری بکەن ینی ئەوەم هەبوو کەوا بە پێویستم دەزانی کە دەبی ڕۆژێک لە ڕۆژان ئەوانەی ڕوودەدەن لە ژیانمان تۆمار بکرێتن ئیتر هەر بە ئەو هەر ماوە هەتا گەیشتە ساڵی 2003 کە ئیتیس ئەوەم نەما هەدەبای دەست بەو ئیشەی بکەم 2003 هەندێک محاولەم کرد یەک دوو کامێرام کڕی کۆمپاکت بوون بەس زۆر لیان ڕازی نەبووم لە 2004 ئەستام یەکەم کامێرای پرۆفشنالم کڕی ئەویش تەمان ئەو کات ئەمن تقریبا 8 ساڵ بوو 7 ساڵ دەبوو ئەوە پیشەی من خەیاتی بوو بەرگ دووری بوو چون مەکینەیەکی خەیاتیم فرۆشت و بە یەک کامێرامدا مەکینەت فرۆش بووە کە کامیرا بکڕی وەڵام مەکینەیەکی خەیاتیم فرۆشت بە 4800 دیناری سویسری چون کامێرایەکەم بە 2800 دیناری سویسری کڕی چی بوو کە بەبیرت دەچ کامیرایی بوو کڕی بوو بەڵێ کامیراکەت چ بوو یەکەم کامیراکە کڕیت کامێرای کە کڕیم فیلم بوو مینۆڵتا بوو مینۆڵتا یەکەم کامێرا ئەو بوو دەزانی مامۆستا مەقدید زۆر ساپۆرتی کرد و یارمەتی داوی بۆی کە بڵێن بێتە ناو ئەم بوارەوە مامۆستا هیچ ڕۆڵێکی هەبووە مەسەڵەن بۆی کە تۆ چونکە ئەو یەکەم سەفەر کە گەڕاوە ئێرە 93 بوو ساڵی بگورە 92 بوو ئیدی زۆر ئیشی جوانی کرد زۆر زار لەگەڵ خۆی بابلێن پیاسی پێدەکردم گچکە بوو بەس لەگەڵ خۆمی دەبرد لە ناو شاری دێگەڕاندم ئەو معدل کامێراکەی بەشانی وە بوو زۆر وداوی ئەو کاتی تۆمار کردی و ئێستاش لە لای مایە ئەنە حەزە لە لام دروست بوو کرد بەس لەبەر ئەوەی ئەو لە ئەوروپا دەژیا لێرە نەبوو دیدی تاکو 2004 ئەو گەڕاو ئێرە ئەو جا ئەو کاتی یعنی توانیم سوود لە ئەزمموی ئەو کەم و کوڕیانێک کە هەمە وەکو پێویست یارمەتیم بدات و ئەو کاریم بیتن بەس هێشتانێکە هەر کەم بوو چونکە هەموو کات نەمان دەتوانانی ئەو بە دەوامی کۆل سەرقال بوو سەر و بەش بوو ئیدی ئەمنیش ژیانی خۆم هەبوو هەموو کات نەمان دەتوانانی بەردەوامی پێکەوە بین وەکو ئێستاش
ئەتەرنێت و ئەو پەیوەندیانەوەدا ئاسان نەبوو شەوانە بێکەوە زۆر توانین ئالوگۆڕی زانیاری بکەین دیدی زانیاریەکانی کە لەوم وەردەگرت بەم سنوورداری ماوە تاکو وای لێ هات لە 2007 دیدی طبعا لە زۆر زێش پرسیارم کرد کەەوە هاوکاریم بکەن چونکە لە کامێرای فیلم ئەو ڕسمانەی دەمگرت طبعا ئەوانەی ئۆتۆ بوو لە نەتیجەکەی ڕازی نەبوو بە مانوێڵش هیچم نەدەزانی هیچ سەرچاوەیەکیشم نەبوو ئەنتەرەکان ئینتەرنێت دادەنیشتم چێکم دەکرد ئینگلیزیەکەشم بەشی دەکرد ئەو کاتکە ینی ئەو زانیاریانە هەر هەمووی بێمەوە تەطبیقی بکەم ئیدی دەبووە ئیلا بچم فیلم بکڕم هەر فیلمێک بکڕم بچم پاشی ئەوەی نەتیجەکە ڕسمەکان دەگرت نەتیجەکان لە بۆ هەر ڕسمێک لە بۆ هەر فرێمێک بمنووسی باوە بە چ دەرەجەیەک گرتیتم دواتر بچم دیڤلۆپی بکەم و پرێنتی بکەم ئەوەش زۆر دەکەت یعنی لە بۆ تقریبان زیاتر لە 100 هەندێک فیلمم نێگەتیڤم بەکارهینەیە ئەو جا فێری ئەوە بووم کەوا بە کامێرای فیلم مانوێڵ بتوانم فۆتۆ بگرم بەبێ ئەوەی لایەک میتەر هەبیتن ئێستا وێنانەی و کاتت ماوە کە بە نگاتیڤ دەرگرت لە بڵێن ساڵان هەموو ڕۆڵەکان ماینە بەس ئەو چاوە فۆتۆگرافیە بە قووەتەم نەبوو کەوا دواتر فێری بوو یعنی نگاتیڤەکانت ماوە بەڵام لە وێنەکان ڕازینی هەموو نگاتیڤەکان ماینە اینجا ئەو کاتێکە ئیشت بە مینۆرتاکە دەکرد تەرکیز لەسەر چی بوو یعنی وێنەی سروشتت دەگرت یا وێنەی ئەحداسی ناوشارت دەگرت زیاتر تەرکیز لەسەر چی بوو لەوانە ئێستا قسەکە پێ بکەنی بڕوا دەکەی سێ برادرم لەگەدا بوو یەک لە جارەکان چوینە لای شانەدە 2005 بوو نازانم 6 بوو چەند بوو کامێراکە بەخۆی فیلم بوو بە خۆمان دوو فیلممان بردبوو چوبووینە پیاسە ئەمن نزیکەی یعنی تقریبا 27 فرێمم لە یەک پەپولەی سەرف کرد ینی نەمدەزانێت حەزم هەبوو دەمویست فۆتۆی چاک بگرم نەشم دەتوانی وا بکەم بە بەردەوامەوە وەکو نمونەیەک ینی لە هەموو شتێک فۆتۆم دەگرت تا توانیم ئەو ببینەوەکەوە کاگاکان دەڵێن مهم نییە وێنەکان دەستان نەمابن بەس مهمەوەی نگاتیڤەکانت مابن نانێکە بە پرێنتیش مایمە بە نگەتیڤ هەمووی مایە ڕۆڵەکان ماینە ئۆکەی گەیلانگیان باسی ئەوم بۆ بکە چۆن لە سروشت و ئەوانە هاتی بۆ ناو بواری فۆتۆژۆرنالیست یعنی 2006 لە دەستگای ئاراس دەست بەکار بووم لەوێ با بڵێن مەجای ڕاگەیاندن با بڵێن هەر دەستگاکە خۆی زیاتر مەجای ئەوم لە بۆ دروست بوو لە ڕاگەیاندن نزیک ببمەوە و لە ڕاگەیاندکاران نزیک ببمەوە زیاتر لە بۆم بڕەخسێ بێمە ناو مەجالەکە ئیدی چەند جارێک لە دواتر کە ئەیکەی نیوز دامەزرا هەر لەناو هەمان دەستگا ئاژانس کوردستان ئیدی چەند جارێک لەوێن دەرێکە فۆتۆم بڵاو دەبەوە بە هاوکاری ینی کارمەند نەبووم لە وەک فۆتۆگرافەر کارمەند نەبووم لە ئاژانسەکە بەس کە فۆتۆی منیان دەدیت و دەمدانێ یان لە بۆیان بەکاردەهێنام فۆتۆم بڵاو دەبوو ئیدی زیاتر لە بۆم بووە سەپۆرتێک کەوا بتوانم بەردەوام بم زیاتر دواتر لە 2010 طبعا بێگومان ڕۆژنامە و گۆڤاریشمان هەبوو لەوێش فۆتۆم دووبارە بەکاردەهات لە 2010 یەکەم کلاسی با بڵێن زۆر پێشکەوتوم وەرگرت وا بوو بەیەکەوە بووین بەسەر دەستی ئێدی وەرمانگرت ئیدی ئەوەیان هەموو ئەوەکەی گۆڕی هەموو مەجالەکەی بەلاوەنا ئەوانەی کە پێشتریشم تێدا کردبوون بکەوینە سەر ڕێڕەوی جۆرنالیست ئێستا هەموو کاتی خۆت تەرخان کردو بۆ فۆتۆژۆرنالیست ینی بەس لە فۆتۆژۆرنالیستیش دەکەی یا هەر دیسان وەکو جاران دەڕۆیتە ناو سروشت و مەجالەکانی تری وێنەگرتن زیاتر لە 9 ساڵ دەبێتن یەک فۆتۆی لاندسکیپم نەگرتێ بە ناوی لاندسکیپ غەڵەت نەم 2011 یان 12 ئەخیر جار وا بوو کە چوینە باڵەکایەتی هەن لە بۆ جارەکە لە بۆ خۆشی چووی بەڵێ لە دوای هەند ئەو کاتەوە هیچ فۆتۆیەکی لاندسکیپم نەگرتیا وا نەبی ینی بەکەم و کوڕی بزانم بەس نایتر مەجای خۆم دیتەوە لە 2011ەوە بارودۆخی ئەو منتیقەیە گۆڕا شەڕ و شۆڕشی عەرەبی وە شتانە ڕوویدا ئیدی وەزعی سووریا تێکچووە وا بوو هەمجار بێکەوە بێ ئەوەی جەیەک سەپۆرتمان بکاتن دەچوونە سەر حدودی سووریا ئاوارەکانمان تەسویر دەکرد و ژیانی کەمپ و زۆر شتیا لەوانە ئیدی لەو کاتەوە توانیم زیاتر خۆم ڕابگرم لەسەر فۆتۆی ڕۆژنامەوانی کاگێلان ئێستا تۆ بۆ ئاژانسی بڵێن EPA ئیش دەکەی یوروپیان فۆتۆ ئاجنسی پێم وایە ئاژانسێکی ئەڵمانیە
پرۆسەی ئیشکردنت یان چۆن بوو هاتی بۆ ئەم ئاژانسە چۆن بوو بڕیاردا بۆ ئاژانسە ئیش بکەی و ئێستا چۆنە لەگەڵ یان ئیشکردن لەگەڵ ئەو ئاژانسانە باشە باش نییە ڕازی چۆنە لە چ چۆن دەتوانی پێناسی ئەم وەزعی ئێستای خۆت بکەیت لەگەڵ ئاژانسیشکردن شتێکی نوێ نەبوو ئیشکردن لەگەڵ دەستگایەکی دووەلی یان دەستگایەکی باڵێن ئینتەرناشنال بیت و ئەوە بیتن بێگانە لەوە لە دەرەوەی وڵات بیتن چونکە پێشی ئەوە چەندین جار ئەسایمنتم وەرگرت بوو لە زۆر دەستگایتر و لە زۆر گۆڤار و شوێنی تر لە دەرەوەی وڵات ئیدی ئەو حەزەم هەر هەبوو هەوڵم دەداکەوە دەستم بە ئاژانسەک بگاتن بەس بەپێی ئەوەی ئەوانە تەوانەوە ئاژانسانە لەسەر چی ئیش دەکەن کە فۆتۆگرافەرێک هەڵدەبژێرن طبعا بێگومان دەبی کەسێک ئەتویان پێ بناسیێن لە ئەوەی زیاتر ئەوان فۆکس بکەنە سەری نەدڵنیایی پێیان ناساند ئەو کات ئەوان هەڵسەنگاندن لە بۆ کەسەکە دەکەن ئیتر کە لەڕێی کاکسەفینەوە طبعا سڵاوی لێ دەکەم ئەگەر ئێستاکە لە لایڤەکە لەگەڵمانە نازانم وڵا کاکسەفین حەمید ئەو هاوکارم بەڕاستی ئەمنی بەو ئاژانسە ناساند ئیتر شیفەکە داوای کرد گوتی بەس پۆرتفۆلیۆ خۆت بنێرە ئیتر دەست بەکار بە لەگەڵمان پۆرتفۆلیۆکەم نرد لە بۆیان یەکسەر ئەوەیان کردم طبعا پێشەوەی پۆرتفۆلیۆکە بنێرم ئەو چێکی منی کرد بوو چونکە شەکانی منی دیت بوو کە لە زێتی بڵاو بوویتەوە لە زێتی ئیشم کردیا بەونەوە لەگەریان مامەوە دەست بەکار بم ناوی کاکسەفین تێنا منش سلااوڕێزی خۆم دەنێرم بۆ کاکسەفین وڵای نازانم ئەگەر ئۆنلاین بەیانە بەڵام کاکسەفین تەبعاً زۆر ماندووە و زۆری کردو بۆ وێنەگرە گەنجەکانی ئەم شارە و بە تایبەت بڵێن بەگشتی کوردستان و بە تایبەت هەولێر و جێپەنجەی دیارە بەڕاستی لە فۆتۆگرافی و مای شانازیشە یعنی بۆ هەمومان کە کاکسەفین ساڵانێک یەکجار زۆرە بۆ ئێفیش دەکات ئۆکەی ئێستا لەگەڵ APA تۆ بە چ عنوانێک لەگەڵیان ئیش دەکەی کاک گەیلان یعنی مەسەڵەن عنوانی تایبەت هەیە دەمێ بزانم ئەسەر زۆر کەس هەیە لە برادرانی خۆمان نازانن بۆ نمونە ئێمە وێنەگری ئستافمان هەیە سترینگەرمان هەیە کانتریبیوترمان هەیە ئەو ناوانە بەلایەن غەریبە دەمێ بزانم تۆ بە چ عنوانێک ئیشیان بۆ دەکەی و باسی ئەم جیاوازیانە بکە مەسەڵەن سترینگەر چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ستاف یا لەگەڵ کانتریبیوترێک ئەوەی ڕاستی بێتن ئەمن وەکو کۆنتریبیوتەر لەگەڵیان ئیش دەکەم کەواوەیان ئاژانس تەنها ئیش لە تو وەردەگریتن هەموو ئەوکەی فۆکسەکەی لەسەر تووە و ئەتو دەبێ ڕۆماڵی ئەو ڕوودا و هەر ئەو شتانی لە گۆرەپانەکە هەیە لە بۆیان تۆمار دەکەی و دەینێری ئەوەیان وەکو کۆنتریبیوتەرە و ئامادەیە بەشێک لە کەلوپەلەکانی فۆتۆگرافیشت لە بۆ دابین بکاتن وەکو لێنزیان کامێرا هەر یەک لەو شتانە ئەگەر هاتوو پێویستت بوو بەڵام ئەگەر بێت و باسی سترینگەر بکەی سترینگەر ئازادترە سترینگەر وەکو دەکاتن نزیکی ئاژانسەکە یعنی کە ئاژانسەکە و کەسێکی نزیکی خۆی بەکاری دێنیتن لەو ناوچەی کەوا ئیش پێدەسپێریتن ئەوە دەتوانیتن بەتەنە ئیش نەداتە ئاژانسەکە دەتوانین بداتە جێی دیکەش ینی دەتوانین لە بۆ چەند جەیەک لێک کاردا ئیش بکاتی کێشەیەکی نییە جیاواز لەگە فۆتۆگرافەر فریلانسەر چونکە سترینگەر بە بەردەوامی دەتوانی ئیش خۆی بداتە ئەو ئاژانسێک کە لەگەریتی بەس ئەگەر هاتوو ئەوان ئیشەکەیان قبول بوو ینی ئیشەکە لە ئاستی بڵاوکردنەوەی دابوو لە بۆوان گونجاو بوو ئەوە سترینگەرە بەڵام کۆنتریبیوتەر زیاتر پشگیری پشتی پێدەبەسترێتن لەوەی کەەوە سترینگەر پشتی پێ ببەسترێتن کۆنتریبیوتەر ینی زیاتر باڵێن ئەگەری چانسی زیاتری هەیە لە بۆ ئەوەی لە دوا ڕۆژ یان لە ماوەیەکی نزیکدا بکتە فیکس لەگەڵیان بکتە ستاف سابت بیتن لەگەڵیان ئۆکەی باسی ستافیشت کرد ئەوانەی کە ستافیشن ستاف مافێکی پارێزراوە بۆی نییە جگە لەو ئاژانسە ئیش لێ دەکاتن فۆتۆ بداتە هیچ جێیەکتر و ئاژانس بەرپرسە لە دابینکردنی هەموو کەلوپەلەکانی کەوا ئەو لە ژیانی فۆتۆگرافی خۆیدا بەکاری دێنیتن وەکو لاپتۆپ وەکو
حتا با بڵێن خەرجی هاتوچۆ کامێرا لێنز هەموو شتەکان لە بۆی دابین دەکاتن وەکو ئەو خەرجیانە بە هەمان شێوە لە بۆ کۆنتریبیوتەریش دابین دەکاتن. اوکی وەکو خەرج ئەو خەرجێکە بۆ ستاف دابین دەکرێت بۆ کانتریبیوترش دابین دەکرێت وەکو ئێستا باست کرد جەنابەت تەنها موچەکەی سابت نییە. يعني کانتریبیوتر لای ئێوە لە EPA کانتریبیوتر معاشێکی سابتی نییە بەڵام احتمامی پێ دەدرێت لەوە هەندێک کەلوپەلی پێویست وەکو کامیرا لێنزوانە لەوانەیە پێی بدرێ احتمامی پێ دەدرێت و بەڵام ناتوانێت بۆ شوێنێکی تر ئیش بکات بەس دەبێت بۆ ئەوێ ئیش بکات بەس دەبێت لە بۆوانیش ئەوی شەیکە کردیتی تەنها دەبی بداتەوە بۆی نیە بیت لەی جێیت کە بەکاری بینی چون مەسەن بۆ نمونە خۆم سەردەمێک تەمان ئێستاش بڵێن هەر عەقدم هەیە لەگەڵ گەتی سەردەمێک لەگەڵ گەتیشمە کرد وەکو کانتریبیوتر بەڵام هەر ئازاد بووم دەمتوانی لە هەمان کات ئیشەکانی خۆم بدەمە ئاژانسێک ترش ئەگەر حەزم لێبێ یعنی ئەوە نەبوو بڵێن بەس بدەمە ئەوان بەس دیارە لەگەڵ EPA فەرقی هەیە لێبەستێکم مۆر کردیە لەگەریان لە گرێبەستەکە ئاماژە بە هەموو خاڵانەکرایە ئەو فۆتۆیە کە دەیدەمەوانین ئەو ڤیددیۆیە کە لە بۆوان دەیکەم نابێت هیچ کەستر سوود لەوە ببینیتن ئیلا جگەرەوە معاشێکی مانگانەت لە لای ئەوان نییە بەپێی ئیشە چۆنە بەپێی ئەو ئیشانەیە کە دەیکەم. ئۆکێ بەڵام ئەمە ئەم ئەزمونە دواتر سوودی لێ وەردەگرێت کە ئایا مەسەڵەن بۆ نمونەگەر وێنەگرێکی ئێستافیان ویست سوود لە تۆ وەربگرن یانە زۆر بە ئاسان دەتوانن عەقدەکەیان لەگەڵ تۆ تەواوکەن. بێگومان ئەوە کۆنتریبیوتەر چانسی زیاتری هەیە لە بۆی بتە ستاف. اوكي گەیلەنگەن طبعا ئێستا تۆ فۆتۆژۆرنالیستیە من پێم خۆشە پێناسەیەکی ئەم ئەستلاحەم بۆ بکەی واتە فۆتۆژۆرنالیست بە کێ دەوترێ و فۆتۆژۆرنالیست ئەرکی سەرەکی چییە یا بڵێن ئیشی دەبێت چ جۆرە وێنەیەک بگرێت کە پێی بۆترێ فۆتۆژۆرنالیست یا دەبێت چۆن بیر کاتەوانە کە پێی بۆترێ فۆتۆژۆرنالیست. فۆتۆژۆرنالیست هەر فۆتۆگرافەرێکەوە بێت و ڕووداوەکان خۆی بگواستەوە پەنجەی خۆی لە ناو ڕووداوەکاندا دیاری بکاتن ئاراستەی ڕووداوەکان بۆ شێوازە بباتن کەەوە پێویستە یعنی ڕووداوەکە خۆی بگەینتە شوێنی مەبەست ئەوە فۆتۆژۆرنالیستە. فۆتۆژۆرنالیستە تا ئێستاکە زۆرترین کاریگەری لەسەر دنیا هەبووە ینی هەرچی دەیبینین هەر هەمووی کاردانەوەی فۆتۆژۆرنالیستە ینی لە ڤیددیۆ زۆر گرنگتر فۆتۆژۆرنالیستە ئەگەر فۆتۆژۆرنالیست ئەو فۆتۆیانە نەگریتن ئەو فۆتۆژۆرنالیزمانێک کەوا ڕۆژانە لە لاپەڕەی ڕۆژنامە و گۆڤارەکان دەیبینین یان لەسەر وێبسایتەکان و ماڵپەڕەکان دەیبینین ئەو کە بێگومان ئەو کاریگەریانی نەدەبوو ڕووداوەکان کەوا وەکو ئێستاکە کە هەیتی بۆیە باشترین ڕێگا ئەگەر بێت و ڕووداوێکی پێ بگوازیەوە لە ڕێگای فۆتۆژۆرنالیزمە ینی فۆتۆی ڕۆژنامەوانی بە شێوەیەکی زۆر زۆر چاکتر ڕووداوەکان دەگەین وەکو دەیان ئەو ڕووداوانەی لە ماوەی تەمەنی کامێرادا لەوەتەیە کامێرا دروست بووە هەر هەمویان سەر تۆپی ئەوەکەیان کەەوە ڕووداوەکەی بەرز کردەوە بارز کردیە فۆتۆیەکە بووە. اوكي من ئەوەی کە لە قسەی تۆ تێدەگەم ئەوەیە کە فۆتۆژۆرنالیسم یا فۆتۆژۆرنالیست ئەو کەسەیە کە حەدەسەکان دەگێڕێتەوە وەک خۆی ڕاستیەکان دەگێڕێتەوە وەک خۆی و تۆ ئاماژەت بە گرنگیان بە ئەم بوارەش کرد. اینجا پرسیار ئەمەیە ئایا ئەم فۆتۆژۆرنالیزم خۆی دابش دەبێت بەسەر جۆرەها فۆتۆگرافی یا خۆی هەر ژێرمەجموعەی شتێکی ترە یا چۆنە ینی فۆتۆژۆرنالیسم مەسەڵەن بۆ نمونە ئێمە وێنەی بەلگەیمان هەیە فۆتۆژۆرنالیزم ئایا وێنەی بەلگەیی دەکەوێتە بەشێک لە فۆتۆژۆرنالیزم یا فۆتۆژۆرنالیزم بەشێکە لەوە چۆن تۆ چۆن دەیبینی یا چۆنە بەخۆی هەر فۆتۆژۆرنالیزم بەخۆی بەشەکە لە دۆکۆمنتکردن لە وێنەی بەڵگەیی هەر هەمویان هەر بۆ بەڵگەیەکەیە بۆ دۆکۆمنتکردنەکەیە ئەوجا لێرەدا لەناو فۆتۆژۆرنالیزم دەبتە چەند بەشێکی تر با بڵێن فۆتۆی فۆتۆستۆری یان بێت و فۆتۆی نیوز یان کە سپوت نیوزی پێدەگوتێتن یان ئەگەر بێت و فۆتۆی ژینگەیی ئەوانە هەمویان فۆتۆی ژۆرنالیزمە ینی ڕاستە فۆتۆیەکە ژینگەیە بەڵام هەر لە بواری
ژۆرنالیزمەکەەوە فۆتۆیەکەی فۆتۆ ژینگەیەکە پێ تۆمار کرایە فۆتۆ ئیزە یان فۆتۆ سیرێز ئەوانە هەر هەمویان لە بواری فۆتۆ ژۆرنالیزمەوەی و لەوێدا دەبتەوە چەند بەشێ بەڵام هەر هەمویان فۆتۆ ژۆرنالیزمەوە لە هەمە کاتدا فۆتۆ ژۆرنالیزمیش فۆتۆ دکۆمنتەریە اوكي وقتها فوتو جورناليزم بشكل لفوتو دوكومنتاري يا فوتو بلغي يعني بشكل طبعا وكم تيجيشتم تو باسي او ذاك كلفوتو جورناليزم بشكل مان هي كتركيز لسر نيوز يا لسر حواله كان كبيدا وتريبون منويني حوالي يا فوتو جورناليزمي بلين حواله كان وبشكل ترمان هي بونمونا دكري كومالايتي به دكري مثلا فوتو جورنالیزمی نازانم بوارەکانی تر بێ من وا لە قسەکانی تۆ تێدەکەم دروستە ئۆکێ تاوان برادران مەسێج دەنێرن تۆ ئاماژەت کرد کە باشترین ڕێگایە فوتو ژۆرنالیزم کاگاکام دیسان ئەم بەس نازانم نووسینەکانی کاگاکام دەکەوێتە بەرچاوم کاگاکام گوتی یەکێکە لە ڕێگا باشەکان نە باشترین واتە ڕێگەی باشی تریش هەیە بێگومان لەوانەیە پەیام گەیاندن راپۆرت نووسینێک یان راپۆرتێکی ڤیددیۆیی بە هەمان شێوە پەیامێک بگەینیتر بەڵام ئەوەی بەخۆم وەکو فۆتۆ ژۆرنالیستێک دەیبینم فۆتۆی ڕۆژنامەوانی یەک لە ڕێگا هەرە چاکەکانی گەیاندنی پەیامە ئۆکێ ئێستا باشتر یەکێکە لە ڕێگا چاکەکان چون ئێمە نازانم لە کوردستان تووشی نەخۆشیەک بووینە هەموو کاتە یا باشترینەکانمان هەیە یا یەکەمین یا ئەوەیە خۆی ڕاستەکەی ئەوەیە گرنگە و ئەم گرنگیە ئێمە پێی هەڵدەستین جەناب وەکو فۆتۆ ژۆرنالیزم بە ئیشی خۆت هەڵدەستی برادێکی هۆنەرمەندی تر لە مەجالێکی تر و ئێمە لەو ئاستەدا نین کە خۆمان تەقیمی بابەتەکە بکەین بڵێن ئەمە باشترینە یا خراپترینە یا ئەمە یەکەمە دووەمە کەسانێکی تر لە کۆمەڵگا هەن بەو ئیشە هەڵدەستن ئیشیان بڵێن شیکردنەوە و نەقدی ئەو بابەتانە و کاریگەری بابەتەکانە پرسیارێکم هەیە کاک گەیلان ئێستا تۆ بە حکمێک لە ناو فۆتۆ ژۆرنالیستی وەزعی یا ڕەوشی فۆتۆ ژۆرنالیست لە کوردستان چۆن دەبین ینی ئایا لە حدێک هەیە کە بەشەر دڵی پێخۆش بێت ئایا پێت وایە ئێمە فۆتۆ ژۆرنالیستی باشمان هەیە لە چۆن دەیبینی لە ئاست ناوچەکەەوە لە ئاست دنیا لە ئاست خۆی عێراق یونس ئەگەر بێت و مقارنەی بکەین لەگەڵ چەند ساڵ پێش ئێستا کەوتیان لەگەڵ چەندەیەک بەر لە ئێستا بگەڕێنەوە هەشتایەکان و نەوەتەکە یان بگەڕێنەوە زووتر هەفتایەکان شەستەکان ئەمە فۆتۆ ژۆرنالیستمان نەبوو فۆتۆی ڕۆژنامەوانیمان هەر نەبوو فۆتۆ ژۆرنالیزم هیچمان نەبوو کەسشمان نەبوو فۆتۆ ژۆرنالیست لە گۆڕەپانەکە ئیش ینی ڕەنگ یەک دوو کەس هەبوو یان سێ کەس چوار کەس هەبوو بەڵام وەکو پێویست ڕووداوەکان پێڕانە گەیشتنێتی بێگومان لەوەی هەم ڕووداوەکان وەکو خۆی تۆمار بکەن ئێستاکە کۆمەڵک کەس هەنە لەو بوارەدا لە گۆڕەپانەکە وەکو فۆتۆ ژۆرنالیست ئیش دەکەن ڕەنگ بێ ئەگەر کەسانێک بێت و هەڵسەنگادن لەسەر خەڵات و شتانە بکەن بێت ئەگەر فۆتۆ ژۆرنالیستی چاکمان هەیە لۆ مەسەلەن هیچ وەکو وڵاتانی تر هیچ خەڵاتێکی نێودەوڵەتیان نەبردێ وەردپرێس فۆتۆ یان پۆلیزەر یان هەر یەک پۆیا هەر یەک لەو خەڵاتانەیان نەبردیا وەسکار بارناک ئیدی ئەوەیان شتێکی ترە ڕەنگ بێ نازانم شانس یاوەرمان نەبوو بێ یان ڕەنگ بێ فۆتۆگرافەریمە کەمتر فۆتۆ لە بۆ زیانە بنێریتن ئەوانە هەر یەک بەپێی ئەوەی خۆی دەوێت جوابەکەی بداتەوە بەڵام بێگومان ئێستاکە فۆتۆگرافەرمان هەیە لە مەجای فۆتۆ ژۆرنالیستیش دەکات و هەمووشیان یعنی ئەوانەی کەوا باز دەکەن لە گۆڕەپانەکان زۆریان لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی ئیش دەکەن فۆتۆکانیان ڕۆژانە کوردستان وەکو پێویست دەگوازنەوە لە بۆ دەرێ و فۆتۆکانیان لە ماڵپەڕەکان و لە لاپەڕی یەکەم و بەرجی گۆڤار و ڕۆژنامە زۆر بەناوبانگەکانی دنیا بڵاو دەبتەوە ئەنیوەیان زێ خۆشحاڵیە ناکرێتن برێن هیچمان نییە و هیچ نەکرایە بەڵام دەشکرێتن هێشتان چاکتر بکرێت کێشەیەک هەیە ینی مەبەستم لەوانەیە ئێستاکە خەڵکەش هەیە چکە خۆی پێ فۆتۆ ژۆرنالیستە بەڵام لێی نازانیتن یان ناوێ فێر بیتن چونکە ئەگەر ئەمەش ئەوڕۆکەکە لە جەیەک ئیش دەکەین دەستکەوتی ئەوڕۆنیە دەستکەوتی چەند ساڵ و ماندووبوونی چەند ساڵە وایلەتی ئەوڕۆکە بتوانین لە جەیەک ئیش بکەین ئەوانش بە هەمان شێوە دەبی خۆیان مادی بکەن یانی لۆ ئەوەی باشتر بتوانن
زیان دیار بیتن لە گۆڕەپانەکە دەبی دەستیان بە زانیاری زیاتر بگاتن ئامادە بن قوربانی زیاتر بدەن وەکو خۆمادیکردن و ئەوان لە بەوەی زیاتر لە مەجالەکە فێر بن. واتە تۆ بەگشتی لەوە واتە تۆ بەگشتی ڕازی لە وەزعی کە هەیە ئێستا لە بواری فۆتۆژۆرنالیزم و ئەمە بە پێشکەوتنێک دەزانی لە چاو بڵێن ساڵانی پێشووتر هەرچەند بەڵام ئاماژە بەمە دەکەی کە ئەو معنای ئەوە نییە کە نابێ احتیمامی زیاتر بدرێ یا نابێ محاولەی زیاتر بکرێت هەر دەبێ بەردەوام بن زیاتر و باشترش بکرێت. زۆر ڕاستە کاک یونس ئێستاکە ئەوە تەمان باس تەنها باسی ئەو فۆتۆگرافەرانەم کرد کەوا وەکو خۆمان لەگەڵ دەستگاکانی دەرەوە ئیش دەکەن لەگەڵ یان ئەسایمنت لە دەرەوە وەردەگرن لەگەڵ ئۆرگانە میدیایەکانی نێودەوڵەتی بەڵام ئەگەر بێت و چەند کەسی تر ئێستاکە لە ناوەخۆ وەکو فۆتۆژۆرنالیست حەز دەکات بکە فۆتۆژۆرنالیست بەڵام ئامادەیە فۆتۆ بداتە دەستگایەک بە بەلاش ئەنی ئەوە زیاتر لە ئەهمیەتی ئیشەکە دەهینتە خوارێت دوو وا لەو دەستگایە دەکاتن بەیانی بەیس شێوەیەک ئامادە نەبی گرێبەستی لەگەرمەوە بکاتن چونکە ئیدی ئەو ناچەندانی تر وەکو ئەو ئامادەیە فۆتۆی بە بەلاش بداتە ئەو دەستگایە بەس لە بۆ ئەوەی فۆتۆیەکەی بێتە سەر لەگەڵ تامەوە بابەت کاگێنان ئەو بابەتە کە چۆن تۆ لەگەڵ ئەو وێنانە بڵێن معاملە لەگەڵ ئەو وێنان دەکەی بەڵام با بگەڕێمەوە سەرێکێک لە قسەکان کە تاوانە من لە هەندێک یعنی لە هەندێک لە بۆچوونەکان لەگەڵدا نیمە بەڵام ئەوەی ڕاستی بێ بۆ نمونە بەحسی ئەمن پێم وایە مەسەڵەن فۆتۆگرافی لە کوردستان یعنی تەماشای مێژووی فۆتۆگرافی بکەیت لە کوردستان لەگەڵ فۆتۆژۆرنالیزم دەستی پێ کردووە هەر سەرەتا ئەو کەسانێک کە یەکەم جار کامیران هێناوەتە ناو کوردستان هەر بەنیەتی بڵێن پۆرترێتگرتنی کەسایەتیە ناوبانگەکان و دواتر سوود وەرگرتن لەو وێنان ئەو ڕۆژنامەوانە واتە وەکو مێژوویەکی دوور و درێژمان هەیە بەڵام وەکو بڵێن پچرانێکی سەیر و سەمەرەش هەیە لەو ناوبێنە مەسەڵەن ئێمە لە ساڵانی بڵێن دەیەکان و بیستەکان لە ناوەندی دەی و بیستەکان بوو کە یەکەم جار کامیرا هاتوۆتە کوردستان و ئیش کراوە لەو کاتە ئێمە ئیش لەسەر پۆرترێ کراوە بەڵام دواتر بە حکمی ئەو وەزعیکە لە عێراق هەبووە و بەتایبەت لە کوردستان ئەو بایخە نەدراوەتە بوارەکانی بڵێن جیاوازی فۆتۆگرافی فۆتۆژۆرنالیزم یەکێک لەوانە قەزدم یعنی ئێمە دەمێست ئەوەت پێ بڵێم کە من وای بۆ دەچوم کە ئێمە مێژوویەکی دوور و درێژمان هەیە لەگەڵ فۆتۆژۆرنالیزم بەڵام دەتوانم بڵم لە دوای نەوەتەکان هەتا ئێستا ڕەوشێکی تر هاتوۆتە ئارا ئێستا ئێمە لە بەحسی لە بابەتی فۆتۆژۆرنالیزم مەسەڵەن ئێمە چەند وێنەگری هەواڵی یان نیوز فۆتۆگرافری زۆر باشمان هەیە کە جەنابەتێکێکی لەوانە و برادران تریشکە ناوی هەندێکمان هێنا ساڵانێکی زۆرە لەگەڵ بەناوبانگترین ئاژانسەکانی دنیا و ئیش دەکەن یعنی لە ڕووی نیوز فۆتۆگرافی و یان نیوز فۆتۆژۆرنالیستەوە ئێمە شوێن پەنجەمان دیارە کەم و زۆر هەیە ڕاستە کاینوس بەڵام وەکو ئەوەی کەوا ئەو فۆتۆگرافەرانێک کە لەگەڵ دەستگاکانی دەرەوە ئیش دەکەن بەڵام ئەم باسیەوەم کرد لەگەڵ ئەوانەی کۆمەڵک فۆتۆگرافەری ترمان هەیە کە ئێستاکە حەز دەکەن بێنە ناو بواری ڕۆژنامەوانی لە ناو کوردستان ئیش دەکەن لۆکاڵی ئیش دەکەن بەڵام گرنگی ئیشەکەیان لاواز کردیە ینی وای لە دەستگاکانی ڕاگەیاندن کردیە کەمتر وەکو پێویست گرنگی بە فۆتۆ بداتن چونکە لۆ زۆریان ئامادەنە فۆتۆ بە بەلاش بدەنە دەستگاکە بەس لۆ ئەوەی ناویان بستە سەر پیجی دەستگاکە یان ناویان بستە سەر ئەکاونتی دەستگاکە سەرەوەی ماڵپەڕی دەستگاکە بدێت فۆتۆی لەوێ بڵاو بێتەوە ئەوەیان وای کردیە بارودۆخی فۆتۆگرافەرە لۆکاڵیەکانی خراپ کردیە فۆتۆگرافەرە ژۆرنالیستەکانی کە لۆکاڵی ئیش دەکەن نەبوونی کردیت نەبوونی کۆپیڕایت هەموو شتانە وای لێ کردووە کە مەجموعەیەک میدیا بێن استقلالی مەجموعەیەک وێنەگری گەنج بکەن و وێنەکانیان لە مقابل پارەیەکی زۆر کەم یا زۆر جاریش وەکو جەناب ئاماژەت پێ کرد لە بەرامبەر هیچ بەس لەبەرەوەی کە مەسەڵەن ناوێکیان هەبێت یا ناوێکیان لە شوێنێک تۆمار بکرێ مافیان زەوت دەکەن ئەمە هەیە ئەمە زۆر بابەتێکی گرنگیشە بەڵام بەداخەوە کاری زۆری دەوێت بەڵام
لە باسی فۆتۆژۆرنالیستەوە کە جەنابەت ئێستا تەرکیز لەسەر ئیشی لەسەر دەکەی ئەمن وێنەکان جەنابتم دەبینی لە ئاژانس زیاتریان یعنی زیاتر لە نزیکەی 1600 ئەگەر بە دەقیقی پێت بڵم 1654 وێنەت لە ناو سایتی ئاژانس هەیە. دەمێ پرسیارەکەم ئەوەیە تۆ خۆت وەکو وێنەگرێکی نیوز دەبینی یا وەکو کەسێک کە بڵێن بابەتە کۆمەڵایەتیەکان یا بابەتە ژینگەیەکان یا بابەتە سیاسیەکان ئەوانیشت بەلا گرنگ بێ یعنی زیاتر حەدەس و نیوز دەگوازیتەوانەیە بابەتە کۆمەڵایەتیەکانش بەلات گرنگە. ئەوەی تا ئێستاکە ئیشم کردی ئەگەر بێت و چێکێک بکەیت لەسەر ماڵپەڕی ئاژانسەکە زیاتر نیوز نییە بێگومان زۆر ئەوەی تری تێدا هەیە وەکو بابەتە کۆمەڵایەتیەکان تێدا هەیە بابەتی ینی دۆکمنتکردنی تێدا هەیە ئەوانە هەیە جگە لە نیوز ینی تەنها نیوز نییە. من مەبەستم با پرسیارەکەم جۆرێکی تر بکەم زۆربەی ئەو وێنانەی کە من بینیم وێنەی سینگلن یعنی وێنەی تاکن ئەمن کەمتر ئستۆریم بینی یعنی تەنانەت مەسەڵەن دەتوانم بڵم ئیشەکان زیاتر وەکو ڕپۆرتاژێکن کە تۆ ئیشێک لەسەر حەدەسێک ڕپۆرتاژ لەسەر حەدەسێک دروست کردووە یعنی کەمتر مەسەڵەن دوور لە حەدەس و ڕووداوەکان تۆ ئستۆریت کردبێ لەسەر بابەتەکان. ئەوەی ئاژانسی مەفۆکسی لەسەرە ئاژانس لەبەر ئەوەی ئاژانسێکی هەواڵی هەبن ناوەکەی لە خۆیتی یۆرۆپیان پرس فۆتۆ ئاژانسی فۆتۆیەکانی هەمووی فۆتۆی ڕۆژنامەوانیە و زیاتر ئەوان فۆتۆی با بڵێن هەواڵی زۆر خێرا بەکاردێنن بەڵام لە هەمان کاتدا فیچەریش وەردەگرن کەوا چاتە ئێستا چەندی فیچەرم لە بۆیان کردیە ڕاستە وەکو فۆتۆستۆری لە بۆوان فۆتۆستۆریم نەکردیە بەڵام زۆریان فیچەرە لە بۆیانم کردیە ئەو فیچەرانە گواستنەوەی چەند ڕووداوە با بڵێنی و ڕەنگی ڕووداوی کۆمەڵایەتی بێ ڕەنگی ڕووداوی ئاینی بێ ڕەنگی ڕووداوی وەکو جینۆساید و شتانە بێتنی تر زۆر لە زۆر لەو بوارانە ئیشم کردی و فیچەرەکان وەک فیچەر ئیشم لە بۆیان کردیە ینی جگە وازح من کە ڕسمەکانشم دەبینی بۆ نمونە هەتا مەسەڵەن ڕسم هەیە بۆ نمونە باسی ئیزەدیەکان دەکات ڕسم هەیە باسی مەسەڵەن هەڵبژاردن دەکات باس وێنە هەبوو باسی مەسەڵەن ڕقسی باڵا کات وێنە هەبوو باسی حەفلەکانی ناو کوردستان دەکات باسی نەورۆز هەبوو یعنی ئەنواع وێنە هەبوو بەڵام ئەو وێنانە لە کاتێک گیراون کە ئەو ڕۆژانە ڕۆژی ئەو بۆ نمونە لە کاتی نەورۆز چوویتە مەسەڵەن ئیشت لەسەر ئەو بابەتە کردووە یا لە کاتی مەراسمێکی ئاینی چوویتە ئیشت لەسەر مەسەڵەن ئاینەکانی بڵێن جێژنەکانی ێزدەکان کردووە قەزدم یعنی وەکو ئەستۆری بابەتێک کە پەیوەندیدار نەبێ بە ڕووداوەکان بە ڕۆژەکان بەو مناسباتانەی کە هەیە وەسم بۆ نمونە ئێستا گۆڕینی کەشوهەوا ئەم وەزعی کە خاتوتە ئارا یعنی یا مەسەڵەن بابەتێکە مناسبەیەکی تایبەتی نیە ئێستا ئەو هەموو ڕووبارە ئاوەی کە ئەو هەموو ئاوەی کە داهاتە ناو کوردستان بە حکمی ئەو سەردانەی کە دروست کراون لە تورکیا و لە ئێرانەوەوان هەمووی یا زۆر بابەتی تر یعنی قەزم نەمبینی بابەتێکی ئەوها ئیش کرابێ زیاتر ئیشەکان پەیوەندیدار بوونە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو حەدەسانەی کە لەو ڕۆژانەوە ڕوویدا بووە. زۆر ڕاستە زۆر زار کە با بڵێن بابەتێک پێشنیار دەکەی لە بۆیان ئەوان ڕەنگی بابەتەکە تەمەشا دەکەن لۆ تێمەدی ئەوان لەوانەیە ڕەزامەندی دەرنەبرن هەروەکواش بۆ زۆر ڕۆژە هەبووە باسم کردیە پێیانم گوتیان دەمەوێت ئیش لەساوە بکەم لۆن تێرمە مەسەلەن ڕەنگی خەرجی بوێتن ماگە پێوە خەریک بم یان 2 هەفتە پێوە خەریک بم بەڵام ئەوان لەبەرەوەی ئەمن کۆنتریبیوتەرم نەبوونە مەسەلەن ڕەنگی وەکو نمونە $1000 خەرجی لە پرۆژەکە سەرف بکەن دواتر بەرهەمەکەی ببینن لە ئێستادا ئەو تەرکیز لەسەر ئەو ئیشانەیە کە ئاژانس بەلای گرنگە نازم کا گێنان تەسویرت نەماوی لەگەڵمان بەڵێ دەتوانین قسە دیارنی نەماوە تەسویرمان نییە لە ئێرە نازانم بۆ مۆری
کارەبا چوو. ئەو کارە ئۆکێ. بابڕابوو بەڵێ واتە بەو ئەو شێوەیە لەبەر ئەوە زیاتر ئەو شانێک کە دەکەن زیاتر ڕپۆرتاژە زیاتر تەرکیزە لەسەر حەدەسەکان و ڕووداوانەی کە هەیە یعنی یا ئەو شتانێک کە بە ئاژانس گرنگ بێت لەوانەیە ئەو پرۆژانێک کە بۆ خۆتان گرنگی هەیە بۆ ئەوان گرنگی نەبێت. ڕێکەوە هەیە ینی ڕێک بێستا کە دەتوانم بەخۆم بچم ئیش لەسەر فۆتۆستۆریەک بکەم یان لەسەر پرۆژەیەکی لۆنتێرم درێژخایانی زۆر مەودا دوور با بڵێن بەس ئەوان ناتوانن سەپۆرتم بکەن لە بۆ ئەوەی ئەو پرۆژەیە تەواو بکەن بۆیە ئیدێمش لە بۆ خۆمە تا ئێستاکە ئەو پرۆژانە شخصینە دەست پێکردی و وەک خۆی مایکە بەڵام ئێستا بڵاو نەبووە نەک لە واتە لە پاڵ وشێکە بۆ ئاژان وەکو ڕپۆرتاژ یا وەکو ئەو وێنەی ڕووداوەکان کە دەگری خۆشت پرۆژێ شخصیت هەیە کە ئیشیان لەسەر دەکەی بۆ خۆ. ئۆکەی کاگەلان با بێنە سەر بابەتێکی تر ئەو ماوەیە کەرەنتینە بوو کەرەنتینە کۆرۆنا زۆر شتی گۆڕی یعنی حەدەسێکی زۆر سەیر و سەمەرە بوو تۆ ئەمن بینم تۆش ئیشت کردبوو لەم مەجالان نازانم من گوێم لە دەنگی تۆ نییە ئەگەر تۆ گوێت لە دەنگی منە دەنگی من هەیە کاگێلان کاگێلان دەنگی من دێ ئۆکێ حەزەکەی قەپاتی کە دووبارە وەرەوە من گوێم لە دەنگی تۆ نییە تۆ گوێت لە دەنگی منە حەزەکە ئەگەر گوێت لە دەنگی منە تۆ دەرچوو دیسانەوە وەرەوە گوێت لە دەنگم نییە نا هیوادارم کاگێلان دووبارە بێتەوانێ زۆر سپاسی ڕۆژ دەکەم کە ببوورە منەوەم پرسیارەکان ڕاستی شتەکان نابینم ئەوها جاروبار شتێک دەکەوێتە بەرچاوم ئیتر ئەگەر ناگەم جارش کۆمنتەکان ببینم داوای لێبوردنەکەم بەڵام بەدڵنیایی محاولاکەین لە کۆتایی کاگێلان لەسەر دەنگم دێ دەنگ هەیە ئێستا نازانیتی سەبەبەکە چی بوو لۆ نەما دەی خێری پێ ئینشاڵڵا بەڵێ برێ باسی کەرەنتینەمان دەکرد گوێ من بینیم تۆ لەو ماوەیە ئیشت کردو باسی کەرەنتینە بکە هیچی گۆڕی بوو لەم شێوازی ئیشکردنت ئاسانتر بوو زەحمەتتر بوو چۆن بوو ئەم ماوەیە وەڵاهی لە سەرەتادا ترسی زۆری تێدا بوو بڵێن وەکو پێویست ئینسان دەبوایە زۆر خۆی بپارێست چونکە ئێمە با بڵێن هەمومان دەچینە دەرێ ڕەنگی با فۆتۆ ژۆرنالیست بەبەردەوام لە هەموو جەیەک بوومان هەبووە بەڵام کە دەگەڕێەوە مارێ ئۆ ڤایرۆس بوو کەس ناناسی ڕەنگبی منداڵەکە توش بێ ڕەنگبی بابم یان هەر یەکشت لە مارێت توش بێتەوە یان خەتەریاتی زۆر تێدا بوو تۆزێک بە خۆ پارێزیەوە تعاملم لەگەڵ بارودۆخەکە کرد بەڵام سوپاس بۆخوا ینی توانیم چەند جارێک ئیش تێدا بکەم بابەتی جیاوازش نازانم من پێم وایە وێنەگرەکانی ئێمە بە تایبەت جەنابێت بە تایبەت کاک سەفین بە تایبەت کاک ئازاد یعنی ئەو برادرانێکی بۆ وەکالەکانی شەکەن ڕسکێکی زۆر گەورەیان کرد ئەو ماوەیە یعنی چوونە دەرەوە و ئیشکردن بەڵام لە لایەکی ترش لەوانەیە بە ئەرکی بزانن ئەگەر کاتێکی وایش نەکەن دەڵێن ئۆکێ ئەگەر کاتێکی وایش نەکەین ئەکەی ئیش بکەین
یا یونس ئەوە ڕووداوێک کە ڕەنگبی ئینشاڵڵا قەتیش دووبارە نابتەوە ڕەنگبی تا 100 ساڵی تر جارشتر دنیا ئەو ڕۆژە نەبینتەوە ئەو 75 ڕۆژ 80 ڕۆژە ئەمە تێیدا ژیان ڕەنگبی هەتا لە عمری خۆمان جارشکەوە دووبارە نەبتەوە دی ئێستا کەمە دۆکۆمنتمان کرد وەکو پێویست توانیمان بارودۆخەکە تۆمار بکەین و نەوەکانی داهاتوو بتوانین بیبینن جگە لەوەش توانیمان وەکو پێویست ئەوەی لە کوردستان ڕوویدا بیگوازینەوە ینی سوپاس بۆخوا لە دەوروبەری خۆمان خەڵکێکی زۆر ڕۆژانە دەبووە قوربانی با بڵێن بە هۆکاری ئەوەی کەوە حکوومەتەکانیان وەکو پێویست هەنگاوی پێویستیان نەنابوو بۆ خۆپارێزی و ڕێکار و ئەوەکانیان وەکو پێویستە بوو بەڵام لێرە بارودۆخەکە زۆر باشتر بوو یعنی ئەوەش بە ئەوەی کەوە بڵێ کۆمەڵێک مەرز و کۆمەڵێک ڕێکار و هەنگاوی باشیان نابوو. ئۆکێ واتە بەڕاستی فۆتۆ ژۆرنالیستیش خۆمان کرد بەس ئەوەی لێرەدا هەیە بارودۆخەکەی لە کوردستان هەیە یعنی وەکو بارودۆخی ژیان جیاوازترە لەوەی کەوا لە ئەوروپا هەیە یان لە ئەمریکا یان لە هەر وڵاتێکی ئاسیایی جیاوازترە یان وڵاتێکی ئەفریقایی با بڵێن شێواز ژیانی مە بەو نەوعەیە کەوا تێداینە لەوێن دەرێکە جیاوازتر ڕەنگ زیاتر هەیە فۆتۆ ڕەنگبی ئەگەر فۆتۆکان ئەوە بە شێوەی تر دەگیرێتن ڕەنگەکانیان تێداوەتە لەو وڵاتانە زۆر فۆتۆستۆری و فیچەر و با بڵێن ئیزێ و ئەوانم زۆر دیت بەڵام لە کوردستان ناتوانین ئەو شێوازە ئیش بکەین چونکە ژینگەکەی مە ئەو هەیە. وەڵام من وەکو بڵێن هاوڵاتیەک ئەمن بدایەت ئەمنیش وەکو هەموو خەڵک ترسا بووم لەوەی کە ئەم وەزعە چۆن دەبێتەوە کۆرۆنا ئەمەی هەموو حەبس کردووە لە ماڵان بەڵام کە بینیم ئێوەمانان لە دەرەوە ئیش دەکەن و بڵێن ڕووماڵی ئەم وەزعە دەکەن جۆرێک هیوا گەڕایەوە یعنی بۆ من بۆ زۆر کەس کە بەرهەمی کارەکانتانی دەبینی و یعنی دەستخۆشیتان لێ دەکەم کە هاتنە ناو ئەو بابەتە و ڕووماڵی ئەو بابەتان کرد بەڵام بەگشتی دەمێ بڵم ڕستێکی زۆر گەورە بوو چۆن وەکو بڵێن کاتی خۆشی وەختی شەڕی داعش هەر دەچوونە جەبهەکان و ڕسمی جەبهە و ئەو شتانتان دەگرت ئێستاش ئەو مجازفەیە یعنی ئەم فۆتۆ ژۆرنالیسمە ئەوەندە خۆشەویستە کە ئەو هەموو ڕیسکەی لەگەڵ بکەین ئەو هەموو ترسەی یعنی ئەوەندە هێنێت کە ئێوە دەست بەردار نینە هەر بەردەوام من دەیکەن بەخۆی فۆتۆ ژۆرنالیستی وای دەبینم مرۆڤی تەبیعی نینە بەڕاستی لە ئینسان کە بۆ فۆتۆ ژۆرنالیست پێشتر ڕەنگی لە زۆر ترسم هەبوو بەڵام کە ئینسان بۆ فۆتۆ ژۆرنالیست ئەو ترسەی بەلا دەنێتن ئیدی چونکە ئەگەر ترسە هەبوو نەتیجەت نابی ئەگەر نەتیجەشت بووێتن دەبی ترسەکە بەلاوە بنی لۆیە دووشتن قەت یەک ناگرنەوە یان دەبی بەردەوام بی بەو یعنی بەرەو پێش بچی بەبێت ترس یانەوە تێ ترس دەبی لە زێ خۆت سەقبەستە دەبی ئەو کاتە ئەو کەسە ئەو فۆتۆیانەت نابێتن کەەوە وەکو پێویست لە دەرێ سەیری بکرێتن یان وەکو پێویست برادەرەکانت گلەیت لێ نەکەن لۆوا بوو لۆوا چوو بۆیە پێویستە یعنی فۆتۆ ژۆرنالیست نەترسێتن ترسیش ئەوە نییە شەرم نییە ها یعنی ئینسان بترسێتن عیب نییە من نەزانین کاگەێنان لە چی دێت مەسەڵەن بۆ نمونە ئیمڕۆ بەیانیە من بینیم ئەمن لە خەو هەستان دوایە تەمەشام کرد سەعات 8 بەیانی بوو دیتم مەجموعەیەک ڕسم لە سۆشال میدیا بڵاو بۆتانێ ڕسمی جەناب بوو على ئەساس ئیمڕۆ مزگەوتەکان کرا بۆوانێ و ئەمن لە خەو هەستان بینیم ڕسمی ئەم نوێژی بەیانی دانابوو مەبەستم پرسیارەکەم ئەوەیە ئێستا هیچ لەخوا بە زیاد مزگەوتەکان کراوە وردە وردە ژیان ئاسایی دەبێتەوە بەڵام نەتەنیا ئەم بەیانیە ڕۆژانی پێشووتر و ئەو ڕۆژانە کە ترست یا بوو بڕۆیتە دەرەوە ئێوە لە دەرەوە بوون یعنی چی پاڵتان پێوە دەنێت کە چی واتان لێکا بڕۆنەوە وێنانە بگرن بۆ دانانیشن لە ماڵە قەزدەم کایونس بەخوای فۆتۆ ژۆرنالیستی کە فێربووی یان با بڵێن کە تێناوی ناتوانانی وازی لێبینی ینی لەگەڵ خوێنت بە بەردەوامی هەر شتێک دەبینی یعنی تو بە چاوی فۆتۆگرافەر و فرێم تەمەشای دەکەیتەوە
ئەوە چی لێ دەردەچێتنەکە ئێستا کە مامەڵی لەگەڵ بکەیت فۆتۆیەکی جوان کو لێ دەردەچوێنی فۆتۆیەکی ڕۆژنامەوانی چاچی لێ دەربچوێنی ئیتی ئەبەونەوە عەدەجو لێوە یعنی لە زیادە دەڕۆی زۆر جا بەخوا لە تەرافیک ڕادۆستم بیر لە پرۆژەیەکی فۆتۆژۆرنالیزمی دەکەمەوە کەوا کو بەڕێوەی بەم لە چێوە دەست پێ بکەم لە چێوە کۆتایی پێبینم ینی هەموو نەوەک کۆنتڕۆلت دەکاتن ینی ناتوانانی ڕەنگی ستایلەکانی تریش هەرەوە هابی فۆتۆگرافەرێکی ستریت لایف ڕەنگی کە لە شەقام دەڕواتن ئەو هەر هەنگاوێکی نەفەرەکی بەرامبەر خۆی وەکو سەبجەکتی فۆتۆکەی خۆی دەبینیتن کەوا کو سوود ئەو فرێمەی دەوێتن لێ بیگریتن فۆتۆژۆرنالیست شەرەوە ینی کاگەنا پرسیارە کە تاوان ئەمن دواتر داوا دەکەم لە کاکسەفێنی ششاڵاگەر هەفتەی دادە میێوانی من بێت پێکەوە دانیشە قسە بکەین ئێوە زۆر جار هەیە مەسەڵەن ڕووداوێک خەڵک ئاگای لێ نییە مەسەڵەن وەکو گوتم ئیمڕۆ بەیانیان من لە خەو هەڵەستم مەجموعەیەک وێنە دەبینم زۆر جار ئەوها بوو مەسەڵەن ئەمن بە وێنەکانی کاکسەفین یا بە وێنەکان جەنابەت یا برادرایان ترمان کە لەم مەجاالەیش دەکەن بە وێنەکانی ئەوان مەسەڵەن هەستاوم تەماشام کردووە بۆ نمونە کاکسەفین لەم ڕۆژانە چوو بوو هامەی مەڕ و ماڵات دەبێ ئەوە بکەن نازان چی پێ دەڵێن بڕینەوەی مەڕ و ماڵاتە مەسەڵەن کە وێنەکان کاکسەفێنم بینی تازە ببینم هاتەوە کە ئێستا وەختی تیا من هەر یعنی نەمدەزانی قەزدم ئەوە کاکسەفێنش لەگەڵمانە زۆر بەخێوە کاکسەفێنگیان گەورەمان دەکەی کاکسەفێن ئینشاڵڵا بین لە هەفتەی دادێ ئەگەر کاتت هەبێ گەورەمان دەکەی مەزەم دەستمەکانی کاکسەفێنم کە بینی تازە بەبێت تەمەنە و کۆرۆنایە ئەم وەزعی کە هەیە ئێستا جۆرێک وەکو بڵێن هەموو شتێکی لە بیر بردوونێتەوە بەڵام ئێوە ئاگاتان لە وەزعەکە هەیە یعنی دەبینم مەسەڵەن مزگەوت داخرا مزگەوت کرایەوە نازان فلان شت کرا فلان ئێوە هەموو کاتێ ئامادەن ڕسمەکان دەگرن ئەمە ئەم پرسیارە چۆن ئێوە ئاگاتان لەو هەموو وەزع هەیە چۆن ئێوە ئەو هەموو کۆنتاکتە دروست دەکەن چۆن هەموو کاتێ واز لە ماڵ و منداڵ و ئیش و ژیان و خۆتان دێنن و دەڕۆن یعنی چۆن ئەو شتانە هەموو کاتێ متابعە دەکەن یونس هەر خۆی فۆتۆژۆرنالیستی ئەوهایە ینی دی ئەگەر بتێ فۆتۆ جۆرنالیزمێکی مەجموعەی فۆتۆی جۆرنالیزمی چاک بگری دەی بەبەردەوام لەگەڵ خەڵک بژی لەناو خەڵک بژی بزانی ڕووداوەکان لە کێوە ڕوودەدات و لە بەیانی چی ڕوودەداتن یعنی پێشبینی تابیتن لە بۆ ڕووداوەکان خۆتی لە بۆ حاضر بکەیت بەخۆش و بە ناخۆشەوە ینی دەبی خوێندنەوە تابیتن لە بۆی لە ئامادەکاری تەواو دابیکەوە مەسەرەن ئێستاکەوە ڕەمەزانە دەبی بزانین دوای ڕەمەزان چی دێتن بێگومان جەژن دێتن ئیدی لە بۆ جەژن چی پێویستە کەوا بیکەم وەکو فۆتۆژۆرنالیستێک ئەوە خۆ ئامادەکردنەوەی ئەو جاگەر هات و شتی جیاوازتریش هاتە پێش و دەبی زیاد باڵێن لە بۆ ئەوش خۆت ئامادە بکەیت و دووبارە بچێویش تۆمار بکەیت بۆیە فۆتۆژۆرنالیستی مانەوەتە لەگەڵ خەڵک بەبەردەوام دەبیت چێک بکەیت چێکی کەناڵەکان بکەیت چێکی ینی ڕۆژە هیچ نەبی ڕۆژانە زۆرترین فۆتۆ ببینی ڕۆژانە زۆرترین چێک بکەی وەکو فۆتۆگرافەرێک فۆتۆی زۆرترین فۆتۆی ڕۆژنامەوانی ببینی لەسەر هەموو ئەو ئاژانسانە و ئەو وێبسایتانێکەوە واتە بۆ لە هەمان کات یەک هەموو کاتێ ئامادەگیتان هەیە بۆ کەگەر حەدەسێک ڕۆژانە ڕوویدا ڕووماڵی بکەن دوو هەموو کاتی ئاگاتان لە ڕۆژانی دادێ هەیە کە چ مناسبەیەک لە بڵێن داهاتوویەکی نێزیک هەیە خۆتان بۆ ئەوش حازرەکەن و سێ لەپاڵ ئەو دوانە دیسانەوە هەندە شت کە مێشکانی پێ مەشغولە یا هەندە شت کە بەڵاتان گرنگە دەڕۆن وەکو فیچرێک یا وەکو ئەستۆریەک ئیشی لەسەر دەکەن یعنی لە یەک کات بڵێن ئێوە هەموو بیرتان لە سشتی جیاوازە وایە ڕێکەوە هەیە ئەندەوی بەبەردەوام خوێندنەوەت لە بۆ هەموو بارودۆخەکان هەبێتن لە بۆ هەموو ئەوانەی کەوا لە ژیانی خۆتدا ڕۆژانە دەیبینی لە ناو شارەکەت لە هەرێمەکە لە وڵاتەکە لە هەر جەیەکەوە نەزانی شتێک هەیە وەکو فۆتۆژۆرنالیستێک تەماشای بکەی بزانین لە چێوە دەتوانی ئیشی لەسەر بکەیت لە چێوە دەتوانی لە بۆی بچێژوورێت ئۆکەی کارێکی زەحمەت دەکەم بەڕاستی یعنی تااقەتی دەوێت بەڵام دیارە تا ئێستا سەرکەوتوو بوونە و لەگەڵی هاتوونە کاگەلان بە پرسیارێکی
تر لێ بکەم من حەزم لێ تەمانەست ئەو وێنەگرێکی زۆرمان هەیە گەنجن و حەزیان لێ بێنە ناو مەجاالە ئەو کاتێک خۆت گەنج بوو یا کە سەرەتای فۆتۆژۆرنالیسمت بوو متابعی ئیشی کەسێکی تایبەتت دەکرد چەند لە ناوخۆ چ لە دەرەوەی کوردستان یا ئێستا متابعی کەس دەکەی و ئیشی کێت بەلا جوانە ئیشی کێ بەرات سرنجڕاکێشە و هەست دەکەی وێنەگرتن دەبێت چ جۆرە بنەمایەکی هەبێ کە بتواند ناوی فۆتۆژۆرنالیسم لێدا بندێ پرسیاری ئەخیری ببوورە تاوان پرسیارەکە دوو بەشە دەمێ بزانم متابعی کەست دەکرد یا ئیشی کەست بەلا جوان بوو یا کەس بەلای تۆ وەکو کەس کاریگەری بەسەر ئیشەکەی تۆ هەبووە یانە دووەم خۆشم لە بیرم چوو بەشی دووەم پرسیارەکەم جارە بە هەر بە و بەشی یەکەم دێ زۆر باشە کاوینەسی وڵا ساڵی 2009 بوو 2008 بوو کاریگەری فۆتۆگرافەرە ئەو کات زۆر لەسرم بوو ڕووداوەکانی بەڵکانی هەر هەمووی تۆمار کرده بوو خۆی ناوی ڕۆبەرت کینگە نزیکەوە هەموو ڕووداوەکانی تۆمار کرد بوو فۆتۆگرافەرێکی ڕۆژنامەوانی فۆتۆگرافەرێکی زۆر پرۆفیشنال زۆرترین فۆتۆ چاکەکانی بەڵکان ئەو کات کە لە ناو ڕووداوەکان بوو نەک دوای ڕووداوەکانە گەیشتبیتەوێ و ئیش لەسەر کردبیتن فۆتۆکانی ئەو بوو هیدی دۆکۆمنتەریەکی هەبوو ئەو دۆکۆمنتەری ئەو زۆر ینی تەسیری لەسرم کرد کەەوە هەوڵ بدەم نزیکی ئەو بم یان وەکو ئەو بکەم بەڵام دوایتر بێگومان فۆتۆگرافەری تریش هەبوون کەەوە بەردەوام ئەم متابعەی ئیشیانم دەکرد بەردەوام حەزم دەکرد ینی ئەو حەزم هەبوو کەەوە ئایا دەتوانم ڕۆژێک وەکو ئەوان بم یەک لەوانە جیمس ناتوێ بەڕاستی وابزانم هیچ فۆتۆگرافەرێک نییە کاریگەری بە فۆتۆگرافەرەی لەسەر نەبیتن هەمووی خەونی پێوە دەبینیتن ڕەنگبی زۆریان بیانەوێت تەقلیدی بکەنەوە ڕەنگبی زۆریان هەر بەس حەز بە ئیشەکانی بکەن ڕەنگبی زۆر فۆتۆگرافەری شەبیتن نازانیدی ئەویان چاودێریانم دەکرد بەڕاستی ئەوانە ئەم ئیشی ئەمان هیچ ڕنگدانەوەی هەبووە لە ناو کارەکانی تۆ یا دەتوانن پرسیارەکەم وها بکەم هەست دەکەی ئێستا گەیشتووی بە ئستایلێکی تایبەت کە ئستایلی خۆت بێ یا هێشتا کاری بۆ دەکەی هیچ کات نارێم تەقلیدی ئەو دەکەمەوە یان با بڵێن دەمەوێت فۆتۆیەکانم بەس یعنی ئەو حەزم هەبوو کەەوە ئەو کەسێکی ئەوها بتوانە بۆ ئایا دەبێت ئەمەش ڕۆژێک وامان لێبێتن ئەوها بە قووەت بین بە ستایلی خۆم ئیش دەکەم یا وەکو فۆتۆگرافەرش ڕۆژنامەوانی نامەوێتن چاولێکەریم لەگەر هیچ فۆتۆ ینی دەمەوێت فۆتۆی کە ببیدرێتن ئەو کەسێک کە دیتی بزانێتن ئەو فۆتۆی گەیلانە ینی ئەوە نەبێتن بڵێ هاوشێوەی فلانە فۆتۆگرافەری فلانە جێگایە ئەوها نەبێتن ینی ببرە مەبەستم بێدەبی نەبوو کە بڵم تەقلیدی کەس دەکەی مەبەستمەوەیە هەست دەکەی کاریگەری ئەوان لە ناو ئیشەکانی تۆش ڕەنگی داوەتەوە یانە بەس هەر وەکو خواستنەوەی ڕووداوەکان بڵێ ینی هەوڵمدایە بە هەموو شێوەیەک ڕووداوەکان بگوازمەوە ڕەنگبی ئەو ئیمکانێتە و ئەوەی لەبەردەستی ناتوێی هەیە لەبەردەستی من نەبیتن ئەو زیاتر دەستی بە هەموو شوێنێک دەگاتن وەکو نمونە یان با بڵێن فۆتۆگرافەرێکی ترکەوە ئەزمموی چەند ساڵ و عمر و ئەوەی لەگەڵ من جیاوازترە بەڵام بێگومان ینی هەموو کات حەزم کردیە شەکانی کاکشان بەبیری هێنامەوە پرسیاری دووەم لە بیرم چوو وێنەی ئەوەن گەنجانێکی ئێستا لەم لە بواری فۆتۆگرافی ئیش دەکەن لە بواری بڵێن فۆتۆژۆرنالیزم چۆن هەڵسەنگاندنیان بۆ دەکەی ینی ئایا هەست دەکەی ئەوان لەسەر ڕێڕەوەیەکی دروست دەڕۆن یا هێشتا ڕێگەی خۆیان نەدۆزیوەتەوە یا باش ئیش دەکەن چۆنیان لێ دەڕوان یعنی ئەوانەی هاتوتە ناو مەجاڵەکە زۆریان یعنی با بڵێن لەسەر ڕەنگبی لە نزیکەوە کەسیان نەناسم زۆریان نەناسم بەڵام هەندێکیان لەسەرەوەکانەوە لەسەر ماڵپەڕی چەند دەستگایەکەوە فۆتۆیەکانیان کە دەبینم کەچی بەڕاستی ینی خەفەتیان لە بۆ دەخۆنکەوە بە بەلاش ئەو فۆتۆیانی خۆیان هەرزان دەکەن و دەدەن ئەو جیانە ینی نەیان دەنێ بە وا بکەن
بتە سەرچاوەیەک لە بۆ ژیان سەرچاوەیەکی ژیانیان دەستکەوتی پارە لە بۆیان نەک بە بەلاش بیدەم چونکە فۆتۆی فۆتۆگرافەری پرۆفشنالکە یونس هەر ئەوە نییە بتوانی بە کامێرای مانوێل بتوانانی فۆتۆ بگری نا فۆتۆگرافەری پرۆفشنال تۆ دەبی بە فۆتۆ بژی یعنی بە پاداهاتی فۆتۆیەکەت بژیست بتە سەرچاوەی داهات لە بۆت خۆزگا ئەوانش وایان لێبێتن مەسەلەن بە کچاوی کەم تەماشای فۆتۆیەکانی خۆیان نەکەم بدەدە یاڵە فۆتۆیە هەر هەمە بەجات لەناو کۆمپیوتەرەکەم بیتم با بڵاو ببتەوە نا با گرنگی بداتن بە فۆتۆیەکەی چێ پارەی زیاتردا بیداتە ئەو ئەوەی بتوانانی زیاتر بەردەوام بیتن دوو دەبێت بەردەوام یعنی بە دوای ئەو شوێنانەدا بگەڕێنکەوە زانیاری فۆتۆگرافی بڵاو دەکەنەوە یعنی یان وەرکشۆپ و ماستەر کلاس و ئەوانە هەیە ینی بەداخەوە ئەمە چەندین جار ماستەر کلاس هەبوو لێرە ئەنجام درایە بە خۆمان بانگەشەمان لە بۆ کردکاکە ماستەر کلاس هەیە ئەوانەی ئێستا لە مەدانەکەنە تاکوتری چەند کەسێکیان هاتینە و حەزیان کردیە فێربنەوەیان بە تەلەفۆن پێیانە دەگوت کاکە وەرە بەشدار بە زۆر گرینگە کەچی ئامادە نییە بەڵام لەسەر لە جێەکانی توش خۆی بە فۆتۆ جۆرنالیست دادێنێ کاکە ئەگەر بتەوێت فێربی دەبی بە دوای سەرچاوەدا بگەڕێ دەبی قوربانی لە بۆ بدەیت دەبی بچی پرسیارکردن و نەزانین عیب نییە کا یونس عیب ئەوەیە نیسان نەپرسیتن کە شتێک نەزانم بە غەڵەتی بیکەم و لەسەری بەردەوام بم ئەوەیان غەڵەتە ئەوەیان عیبە یعنی ئینسان ئەگەر ئێستا لە مەجای خۆم بم بێم کەسێکتر پرسیاری لێ بکەم زۆر ئاساییە با بەەوە بە عیبە و بەکەمە وەرنەگرین ببوورە خۆی ئینستاگرام زیاتر لە ساعتێک نایە لە لایڤین ئێستامە دقەیەک و نیومان زیاتر نەماوە لە قسەکەی تۆ وا تێگەیشتم کە تۆ لە یەکەم ڕازی لە جیلی تازە کە بڵێن ئیشەکە دەکات لە هەمان کاتیش داوایان لێ دەکەی کە بەردەوام بن و خۆیان بڵێن زیاتر پەروەردە بکەن و زیاتر فێریشت یعنی نوێکەنەوانێ لە یەکترش باسیەوەت کرد کە حیفت دێکام ئیشە چاکانیان بە بەلاش لەم لاولۆلا بڵاو دەبێتوانێ گێلانگەنە من یەک دقە مەجالم هەیە یەکەم دەمێ سپاس بکەم بۆ بەشداریکردن ئەم گفتوگۆیە کە هاتێ دیوەخانی من گەورەت کردم سپاس دەکەم ئەگەر قسەی کرد لەگەڵ هاوڕیان هەیە من پێم خۆش بوو تاوان کاکسەنگەریش باسیەوە کرد کە سەیڤی پێنج سەیڤی دەکەم انشاءالله ئەگەر قسەی کرد لەگەڵ برادەران بۆیان بکەی من زۆر زۆر مەمنونی تۆمە کە ئەم داوەتێ منت بڵند قبول کرد و هاتی و پێکەوە قسەمان کرد کاتێکی خۆشم بەسەر تام و چێژم وەرگرت لەگەڵ تۆ زۆر خۆشحاڵ بووم بۆ منیشی بەڕاستی ینی جێشانازی ئێمەکە یونس خۆشحاڵم کەەوە کاژمێرش خۆشمان بەسەر برد و سڵاویشمە بە هەموو برادەران هەیەوانێکەوە ئێمەیان بینی یان لە دواتر کە ڤیدیۆکەمان سیف کرد و دووبارە دێن سەیری دەکەنەوە سڵاو لە هەمویان هەیە ئینشاءالله ئەمنش مەمنون هەموو کەسان دەکەم کە تەماشایان کردین و ئەمەیان تەحمل کرد ببوورن ئێمە زۆر پرۆفێشناڵی لەو مەجالە زۆر زۆر سپاس